سەبارەت بە ئینفاقی فعلی چییە؟ ڕێکارەکان چین تا چەند دەتوانێت جیاکردنەوەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ئینفاقی فعلی وا بکات کە موچە لە وادەی خۆی دابگێت. هەروەها کۆبنەوەکانی چاودێری دارایی هەردوولا لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز دکتۆر محەممەد زراری بەڕێوەبەری گشتی لە دیوانی چاودێری دارایی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. دکتۆر بەخێر بن. دکتۆر ئەمڕۆ کۆبنەوەیکی ئەنجومەنی وەزیران هەیە، ئێستا کۆبنەوەکە بەردەوامە، لەوێ میانداری چاودێری دارایی هەرێمی کوردستان کراوە. لەوێ چی خرێتە ڕوو ئەم میوانداریکردنە بۆچی بووە؟ بەڵێ سەبارەت بۆ کۆبوونەوە وەکو میوانداری ئێستا ماوە، ینی نەکراوە، نەک ئەوڕۆ دەکرێت، ئەوە لە داهاتوودا دەکرێت بۆ مالوماتی جەنابەت، ینی ئەمە کەسمان نەچوینە بەڵامکەوا بێت ئەو کۆبنەوەی کە ئێوە بەشێکی ئەو کۆبنەوەی بەشداری تێەکەن دواتر دەست پێ. بەڵێ دواتر ئێستا نییە. بەڵێ ئەو سەبارەت بە ئەوەی جەنابەت باس کرد لە ئینفاقی فعلی، تاوان ئینفاقی فعلی من لە پێشتریش لێرە هەر باسم کردیە، ئەو بابەتە بیدعایەک بوو لە بودجە با بڵێن دانرا لایەن با بڵێن حکوومەتی عراقیەوە. ئینفاقی فعلی بەو پێوی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێشتریش باسمان کرد زۆر زەرمەندە. ئەو خاڵش بەڕاستی خاڵەکی تعزیزی بوداندرا نەدەبوایە ئەسڵەن هەبە، چونکە بودجە شتێکی با بڵێن تەخمینیە، خۆت هەم لە داهات و هەمش لە خەرجی ناکرێت و لە ئێستادا بڵێ ئینفاقی فعلی. ئەگەر ئینفاقی فعلی بە حەقیقیش جێبەجێ بکرێ بە هەرێمی کوردستان بەڕاستی هەر زەرمەندە، چکو ئەگەر بێت و ئەو پارەیە با بڵێن ئەوەی کە لە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستانتان درایە ئەسڵەن نەخراوەتە سەر مۆزوع ئینفاقی فعلی، خۆی دەبوایە کە بڕی زیاتر لە 9 تریلیۆنە کە مانگانە 770 ملیارە پێویست بوو ئەوە بخرا بەسەر ئینفاقی فعلی، ئەو زەباسەنەوە بکربە. بەڵام ئەوان دێنە سەری خۆیان لەسەر ئەو پازە پارێزگایە ئایا چەندیان خەرج کردووە لە ماوەی با بڵێن ئەو 6 مانگەیان ئەو 9 مانگە، ئەوە لۆ دەکەنە پێوەەر. بەڵام خۆی لە خۆیدا ئەسڵەن مۆزوعی موچە بنابێ بە هیچ شێوەیەک تێکەڵ بە مۆزوع ئینفاقی فعلی بکرێ، چۆگەر دەتەوێت ئینفاقی فعلی بە فعلی دەربینی دەبی ئەسڵەن موچەی هەرێمی کوردستانیش بخرێتە سەر ئینفاقی فعلی، ئەوە شەر بخرێتە سەری، ئەگەر ناکرێت و بە هیچ شێوەیەک ئەو ڕقەمەی ئەو ژمارەیە کە دەردێ ژمارەی زۆر نادروستە و ناشکری ئەسڵەن مۆزوع ئینفاقی فعلی تێکرد بە هیچ بابەتەشتی بکرێت و ئینفاقی فعلی وەکو باسم کرد، ینی بابەتە کە داهێنراوە لە بودجە لە هیچ شوێنێکی وڵاتان نییە. مۆزوع ئینفاقی فعلی بودجە ئەوەی کە لەو هەرێمی کوردستانتان درایە ئەو بڕێکە 12.67 حەقی خۆی دیکەوە ساڵانە وەری بگری، ناکرێت ئەتوو حسابی سابەکی تریلۆ بکەیت 12.67ەکەی خۆی وەردەگرێ، جا ئەو مەسەنە مەسروفاتی خۆی چە خەرجەکانی لە ڕاتب لە ئیستیسماری لە تەشغیلی چی هەیە پێی دەکاتن، ناکرێت و چاوەڕێ ئەوەی بکەیت ئایا پازە فارزەکەی دەتوانین بڵێ خەرجکردنی پارێ بۆ پارێزگاکان و بۆ بەرهێنان و بۆ تەواوی پرۆژەکان. ئینفاقی فعلی چییە؟ ینی کەوە فعل ینی خەرجی ڕاستەقینە، ینی چۆن؟ ینی ئێستا دێ مەسەن عراق ئەوات لەگەر حساب دەکات دەڵێ لە 6 مانجی با بڵێن بیدایەتی ساڵ یان ئەو 9 مانگەی کە ڕۆیە من بە فعلی بە ڕاستەقینەی ئەمن ئەوەندەم خەرج کردیە. خۆی ئەگەر بودجە کە نزیکەی 200 تریلیۆنە ئەوەی بودجەی ساڵانی 2023-2025 کە 200 تریلیۆنە پشتی هەرێمی کوردستان کە 180ەکەی حاکمی سیادی لێ دەدینی 170 دەمینێ، لەو 170 هەرێمی کوردستان نزیکەی 16 تریلیۆن ئستحقاق خۆیتی دەبی وەری بگری. بەڵام ئەگەر ببتە مۆزوعی فعلی جارێ عراق دێ حسابی چ لەگە دەکە، حسابی وە لەگە دەکە دەڵێ ئەمن بە فعلی ئەوەندەم سەرف کردیە، لەو فعلیە لەو ڕاستەقینەی کە بەخۆی سەرف کردیە لەوێ 12.67 حسابەکە، یعنی تۆ لێرە تقریبان هەنیوا و نیو یەکسەر ئەوە بەپی ئینفاقی فعلی بە بودجە هەرێمی کوردستان لە 105 لە 105 و بگرە لەنگ ڕەنگە کەم تریش بی، ینی ئەوە زۆر شتێکی بەڕاستی خاڵەکی وەکو باسم کرد تعزیزی وداندرا و نەدەوە وایە ئەسڵن لە بیدایەت ئەو خاڵە عبر ببا لەسەر با بڵێن پەرلەمانی عراقجا بە تایبەت لەسەر ئەندامانی خۆمان کورد کە لەوێنە بە هیچ شێوەیەک نانهێژ بە ئەو خاڵە عبر ببی لە سەریان بڕواتن و ئێستاش کە ڕۆیە بەڕاستی و پێویستە تعدیل بکرێ بە هەر شێوەک لە شێوەکان بی مۆزوع ئینفاقی فعلی لا بچی هەر هیچ نەبی. ئەگەر ئینفاقی فعلی جێبەجێ دەکرێ موچەخۆرانی هەرێمی کوردستان جیا بکرێتەوە لەو بابەتە، ئەوە دەربکرێ ئەو جەبێ ئینفاقی فعلی لەسەر حساب بکە ئەو کاتی لەو کاتەی ئەگەر بێت و موچەخۆرانی هەرێم جیا کراوە
کە وەکو باسم کرد مانگانە ئەوەی کە لە بوجەدانرایە کەمترە لەوەی کە بەڕاستی هەرێمی کوردستانیش پێویست بێتی کە 770 میلیارە چووکە هەرێمی کوردستان مانگانە پێویستی بە نزیکەی 940 میلیارد دینارە مانگانە بۆ موچە خۆران ئەوە جگەی لەوانەیەکەوە لەسەر نەسریەی دەوائر پارە وەردەگرن یان ئەوانەی کە بە کرێ ڕۆژانە پارە وەردەگرن یان زوری محازەرات ینی ئەوانش کە بەڕاستی هەمووی خەرجیە و لە زمنی با بڵێن دەبتەڕەواتە بەڕاستێکە بێ سەر حەقیقەت ئەوانەشی لەگەر حساب نەکرای ئەو جە نزیکەی 940 میلیاری پێویستە مانگانە هەرێمی کوردستان بۆ موچە خۆران. بەڵێ سەبارەت بە دەرەنجامی پرۆسی وردبینی دوایین کۆبنەوە لە نێوان چاودێری دارایی هەرێم و فدراڵ دەرەنجامەکان چۆن بوون باش بوون؟ دەرەنجامەکان ئێمە راپۆرتی خۆمان پێشکەش کردیا راپۆرتی ماچووە راپۆرتی مشتەڕەکەی هەردوولا تا ئێستا هیچ با بڵێن جوابەک نییە لەسەرەوەی کە ئایا خۆی ئەوان کە ئێمەیان پێشنیار کرد هەردوو دیوانی چاودێری دارایی هەرێم دیوانی چاودێری دارایی بەغدا طبعا دیارە دەبێت سیقی کاملیشان هەبێ لەسەر ئەو واژوانەیە کە ئەمە لەسەر راپۆرتەکانمان کردیا و بێگومان راپۆرتەکەش بە شێوەیەکی گشتی لەوە بوو ئایا بزانن هەرێمی کوردستان پێویستی بە چەند دەمانگانە لۆ موچە خۆران و ژمارەی میلاکی چەندە و چەند موچە خۆری هەیە فعلەن ئەوەی کە پێشتر باز دەکرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کە باس لەوە دەکراکەوە نزیکەی 940 میلیاری پێویستە لۆ موچە خۆران ماگانە چکەم کە باز دەکەین فەرمانبەران موچە خۆران کە دەڵێن موچە خۆران کەواتە تەقاعودیش دەگرێتەوە خانشینەکان بە هەردوو بابرین هەم خانەنشینی سەربازی ئەم خانەنشینی مەدەنی و چاودێری کۆمەڵایەتی و هەروەها شەهید و ئەنفالەکان و ئەو موچە خۆرانەی کەوا عەقدن لەسەر هەرێمی کوردستان لەسەر میلاکی هەرێمی کوردستان و لەگەر ئەو موچە خۆرانەی کەوا میلاکی دائیمن لەسەر هەرێمی کوردستان کەوە دەبتە 5 سنف بە هەمووی مانگانە پێویستی بە 940 میلیارد دینارە بەڵام ئەوە لە مانگێک لۆ مانگێک دەگۆڕ احتیمال لە مانگێک ملیارێک زیاترە ملیارە کەمترە بەو شێوەیە. بەڵێ بەغدا تا چەند بڕوای بە داتاکانی هەرێمی کوردستان هەبووە؟ خۆی بەغدا بە دوایین کۆبوونەوە کە دەوترا تاوا بڕوایان بە هەموو شتێکە بووە. خۆی بەغدا کە بەکو باسم کرد ئەو دوو دیوانەی تەکلیف کرد بەو بابەتە ئیکەواتە سێ قەشی پێ هەیە نا دیوانی چاودێری دارایی هەرێم بە تەنیا واژووی نەکردە لەسەری ئەوانیش وەکو ئێمە واژویان لەسەر بابەتەکە کردیا لەسەر راپۆرتەکە کردیا و راپۆرتەکەش بەڕاستی خۆ دەزانێت هیچ شتێک بێکەم و کوڕی نییە ینی خەلەل هەیە بەڵام وەکو با بڵێن شتی گەورە نییە هەموو شتەکان بەڕاستی زۆر ڕوون و ئاشکرایە شتی با بڵێن خاڵی جەوهەرینە نەک خاڵی با بڵێن ئەوەی کەوا کە زۆر با بڵێن بەلای خوانەخواستە گەندەڵیدا بڕوایان شتەشیوە نەخێن شتەکان هەیە بە ئەوان هەمویان وەکو ئێمە قەناعەتیان بە مەوزوعەکان هاتیە و واژویان لەسەر کردیە و بەڵێ هەرێمی کوردستان مانگانە پێویستی بەوەندەیە لۆ موچە خۆران. بەڵێ دکتۆر لە دوایین سەردانەشاندی حکوومەتی هەرێمی کوردستان وەک باست کرد دەرەنجامێکی باشی بۆ خۆشیان باسییان کرد پاکتاوی دارایی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵ کۆتایی هاتۆ یاخود ماوێتی ئەگەر ماوەتی کەی تەواو بڵێ خۆی پاکتاوی دارایی لە کۆتایی ساڵە نەکرێت مانگانە ناکرێت کۆتایی ساڵ پاکتاوی دارایی دەکرێت پاکتاوی دارایی چۆنایانی بەو شێوەیەکەوە هەرێمی کوردستان لەو ساڵدا با بڵێن لە ساڵی 2023 چەندە داهاتی هەبووە و خەرجەکان داهاتی خۆی بڵێ ناخۆی جاچ نەوتی یان نانەوتی چووکە ئەو ساڵ تۆزێک بەڕاستی ئەو ساڵ تۆزێک پرۆسەکە هەندێک ئالۆزە لەبەرەوەی سێمانجی یەکەم داهاتی نەوتی نەما بەڵێ سێمانجی یەکەم داهاتی نەوتی و نانەوتی هەبووە لە دوای ئەوە هیچ داهاتەکی نەوتی نەبووە ئەوەی هەشی بهی ناوخۆی بووە داهاتی ناوخۆیەکە ئایا بە شێوازێک حساب دەکرێت بەپێ مادەی 29 لە قانونی ئیدارەی مالی ژمارە 6 ساڵی 2019 بە زۆر ڕوون و ئاشکران نییە ئەنی بە ئێستا ئەوەی کە ئەمە تەفسیری لۆ دەکەین ئەوەیەکەوە بەڵێ ئەو داهاتی ناوخۆیە 150 گومرگەکان و دەواازە سنووریەکان دەبیلەوە ئەو پارێزگایە بیکەوە ئەو دەواازە سنووری لەیە بەڵام ئەوان قسەچی تر دەکەن ینی ئەوە شتەکە جارەی ئەوانە یەکلایی نەبووتەوە ئەگەر ئەوانە یەکلایی بۆە مەوزوعی ترە دێنەوە سەر مەوزوعی ئایا بەغدا چەندی لۆمە ناردیە مەسەرەن ئایا تا کۆتایی ساڵ 5 تریلیۆن دەنێری 6 دەنێری 7 دەنێری دیار نییە ینی ئەوەش دیار نییە بەڕاستی با بڵێن
ئەوە خۆی با بڵێن بە شێوەیەشی گەشتی چەند بوو هەموو داهاتەکانی کەەوە هەرێمی کوردستان بەدەستی کەوتۆ لە سەردا لەگەڵەوەی لە بەغدا هاتووە با بڵێن 10 تریلیۆنە گریمان 10 تریلیۆنە چکو دیار نییە بەڕاستیمە هەر داتای هەر ڕقەمەک بڵێن تەواو دەرناچی گریمان 10 تریلیۆنە و ئایا هەرێمی کوردستان چەند خەرجی هەبووە پێویستی بە چەند خەرجی بووە بە فعلی و ئایا هەرێمی کوردستان حەسەی چەند بووە لە بودجە لەو حاڵەتە ئەوەش ئایا لەسەر ئینفاقی فعلی ئەو جارە حساب دەکرێت یانیش ئەوەتە ئینفاقی فعلی لە بابەتەکە دەردێ لۆیە جارێ ڕوون نییە ئەگەر هاتوو با بڵێن بەگریمانە هەرێمی کوردستان 10 تریلیۆن داهاتی هەبووە بەڵام 12 تریلیۆن خەرجی هەبووە ینی و حەسەی بابرێن 12 تریلیۆن بووە لە بودجە کەوا پێویستە بیدرێتێ پێویستە 2 تریلیۆنی تر تعویز بکرێتەوە بەڵام ئەگەر بەعکسەوە دەرچوو 8 تریلیۆن حەسەی بوو ئەوە 2 تریلیۆن قەرزاری بەغدا دەبتەوە لەو حاڵەتە بەڵام بە هەموو ئەگەرەکان ئەگەر بێت و موضوعی ئینفاقی فعلی لەو بابەتە دەربێ بڕوانەکەم هەرێمی کوردستان قەرزار بتەوە لەسەر بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد زراری بەڕێوەبەری گشتی لە دیوانی چاودێری دارای حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان لە ستودیۆ بۆ ڕوونکردنەوەکات بەخێراتن دکتۆر